ناوە دەوڵەتی تورکیا هێرشەکاتە سەر بەشەکانی هەرێمی کوردستان و ناوچەکانی بەڕاستی ئەتوانم بڵێم بێباچی و بێخەمی دەسەڵاتی کوردی لە ئاز ئەم پێشێلکارانە لە ئاز ئەم دەستدرێژیانە هۆکاری ئەوەیە کە دەوڵەتی تورکیا بە ئاسانی و هەر کاتێک بێوێ پەلاماری هەرێمی کوردستان بدا. بۆیە من ئەتوانم بڵێم ئێمە بێهیوا بووین لەوەی کە حکومەتێک سیستمێک لەم وڵاتە ڕوبەڕووی ئەم هێرشانە بێتەوە تاکە چارەوەیە کۆمەلگای کوردی فشار دروستکە و چالەکی جۆرا و جۆر بکرێەوە لە ڕێگەی کۆمەلگای نێودەوڵەتیەوە فشار بخرێتە سەر ئەم هێزا و دوجار تاکە چارەوەی ئێمە لە وەکو کۆمەلگا فشار دروستکەین و بێدەنگ نەبین و نێڵین ئەم تاوانکاریانەی دەوڵەتی تورکیا بە ئاسانی بەسەر کۆمەلگایە تێپەڕێ ئیتر هەر کارێک بکرێ پێم وایە باشترە لەوەی کە دابنیشین بێدەنگ بین و جوڵەمان نەبێ و بەڕاستی حزب و حکومەت لەم وڵاتە لە ئاست پاراستن و دابینکردنی سەلامەتی جانی هاوڵاتیان نین لە ئاست پاراستنی سەروەری خاچی هەرێمی کوردستانین بۆ ئەبێ بگەڕێنەوە ئەو ڕێگە چارانێک کە باسم کرد گەڕانەوەی بۆ خۆپشاندان بۆ چالاکی بۆ بەرزکردنەوەی یاداشتی زیاتر فشاری زیاتر بۆ کۆمەلگای نێودەوڵەتی و هاوکات لە دەرەوەش لۆبی کوردی لە دەرەوە چالاکی جۆرا و جۆر بکە بەرامبەر بە کۆی ئەو سەفارەتانی کە تورکیا هەیەی لە وڵاتە جۆر بە جۆرەکانی جیهان. هێرشی فڕۆکەکانی تورکیا بەردەوام بۆ سەر سنوورەکانی هەرێمی کوردستان ئەوەی جێنی گەرانیە کە زیانی مادی و گیانی هەیە. لێرە خوێندنەوەیکی ترە لە گرێ ئەم بردومانە ئەم هێرشە سەربازیانە خوێندنەوەیە کە ئەمە بێ هەڵوێستی لایەنە کوردیەکان لە هەرێمی کوردستانە شەگەڕێتەوە دیارە بۆ ڕێکەوتنی ژێربەژێر یاخود ئابووری یاخود سیاسی و ناچارکراون بەو بێدەنگیە. خوێندنەوەیکی ترەوەیە تورکیا بە شێوازی تر هێرشەکاتە سەر هەرێمی کوردستان بە شێوازی کللتوری بە شێوازی ئیعلامی بە شێوازە سیاسیەکە یاخود ڕێکەوتنی سیاسی هێرشەکان لە کاتێکە بێکە ئەم دەوڵەتە ئیفلاس بکە لە ڕووە سیاسی و ئابووری و حزبیەکان و یاخود پشتیوانیەکانەوە دێرەوە بەم ڕێگەیە بە شێوازی تر بە شێوازێکی جیاجیا هێرشی خۆی بەردەوامەکە ئاویش بردومانی سەر سنوورەکانی هەرێمی کوردستانە. ئەوەی هەیە تا ئێستا نەک هەرێمی کوردستان حکوومەتی ناوەندیش حکوومەتی عێراق بێدەنگە ئەویش ڕەنگە هەر بگەڕێتەوە بۆ ڕێکەوتنە سیاسی و دیبلۆماسیانەی کە هەیە تایدا هاوڵاتیە بێتە قوربانی ئەم هێرشانە بێتە قوربانی ئەم ڕێکەوتنە ئابووری و سیاسیانە چ ژێربەژێر چ لە ڕووی دیبلۆماسی و لە ڕووی ئیداریەوە بکرێت لە ئاستی هەرێمی کوردستانە بکرێت. ئەوەی هەیە ئێمە ئیدانێ و بێ هەڵوێستیەکەن چونکە بەڕاستی ئیدانەکردنی بردومان و هێرشی تورکیا شتێکی معقول نییە چونکەوە کاری خۆیەتی بەڵام بێ هەڵوێستی لایەنە کوردیەکان جێنی گەرانیە و ئیدانێ و بێ هەڵوێستیەکەن.